ئەرێن حەجاج گیراوە هەندەی عەزیەت داوم، هەندەیان لێ داوم، هەندەی برسی کردوم، هەندەی توونی کردوم. باسی نیگرە سەلمان خۆم لەوێ بووم. ئەرێن حەجاج گیراوە، حەجاجش قاتیلی ئەو سزنەی نیگرە سەلمان بوو هەکە خۆمی لێ بووم. هەندەی عەزیەت داوم، هەندەیان لێ داوم، هەندەی برسی کردوم، هەندەی توونی کردوم، هەتا سابووناو و چرکاوم خواردووە لە خۆم و هەموو سەیارەکە هەر ڕشاوین هەکە ئاو بخۆینەوە، ئاوی چرکاوی پیسی سابووناو دەممان تێنابوو بەلەقەوە هاتە بان پشتمان نەیهێشت ئاوەکە بخۆینەوە. ئاومان نەخواردەوە لەوەدا بەو توونێتیە بەو چرکاوی وازی لێمان نەهێنا بلمانێ قاعەیەکەوە حەوت و هەشت و نۆ و دا ئەمانی کردە قاعەیەکەوە قورفیانەدا و لێیان ڕۆشتنی هەتا بەیانی ئەلەوێ ئێمە دەنووڕاینەوە دەگریین. ئیتر بەیانی هەستان کەوتە لێدانمان و ئیستیغبارە گەلێکمان مردین، ئەو گەلێکەمانە هەکە مردین ڕوتمانەوە کردبوو بە دیاری بوون دەیگوت ئەمنەکانی ئەو هایەکە دەستی دەیگوت دەستکەن بە گیرفانیا پارەکەیمان دەرەهێنا دەیگوت ئێوە خۆتان ئێرانین پارەکەتان ئێراقیە ئەو پارانە عاید ئێمە عاید ئێوە نییە. کەسی نزیکی خۆت هەبوو لەگەڵ تابێ لە کاتی ئەوەی کە حەجاج عەزابیدا بێ جانی لەدەستدا بێ؟ ئەی کەسەکانم نەماوە، برام لەگەڵ مابوو، براژنم لەگەڵ مابوو، خوشکم لەگەڵ مابوو، خزمم لەگەڵا بوو، میمگزا و خاڕۆزام لەگەڵا بوو، هەموویان لەگەڵ مابوو. ئەستا کێ ماوە؟ من لەبێ سەرەخۆرم کەسی کە نەماوە. تا چەند دڵخۆش بووی بە بیستنی گرتنی؟ وەڵڵاهی دەمێکشە من حەولە دەم لەگەڵ ئەم پیاوانەیە زۆر دڵخۆش بووم، سڕەکەشم لەلا بوو ئاشکرام ناکرد. ئەمەندەم پێخۆشە ئەوەندەم پێخۆشە ئەسا وازانم هەموو جەنازەکانیان لە بیابانی سەماوە هێناوەتەوە بۆمانەکە ئەم پیاوە ئەو حەق و ئیبداعاتە لێ بکەی لێ بسەندی. وەکە سوکاری ئەنفال کراوان دوای گرتنی حەجاج داواکاری سەرەکیتان چییە؟ داواکاری سەرەکیمان بە قوربانی ئەو کەسابین هەکە بەم دۆسەیە هەستاوە و حەولی داوە بۆ گرتنی ئەم زاڵمە هەکەوە ئەلعەجەلە هەتا مرێ عەلی حەسەن مەجید و سەدام ئێمەی ئەو هاریە کرد هەکە گیراوە نیوەی ئازارەکانمان کەمەوە بووە، ئەمەش بگیرێ نیوەی کەی کەمەوە بی. ئەو شتانی کە خەڵکیان پێ عەزابەدا لەوێ چی و چی بوو؟ ئەوەی هەکە خەڵکیان پێ ئازابەدا شەش ئەمن بوو لەگە خۆیە یەکی کێفرێ لەم کێفرە قەبێکانیان پێ بوو تەلەمزێکی تیا بوو ئەیان کردە بانشانیان بەڕێ هاتن ئەوەی ئەقلی بیگرتایە و ماندوو نەبوایە کێفرێ بەو کێفریان لێدا ئەو کێفرەش لە هەر کەسێ بکەوتایە مستەحیلە هەکە هەستێتەوە، هەرستایەتەوە بە نوقستانی هەڕستایەوە کەس هەڵناسایەوە. هین ئەوێش ئێمە لەوێ بووین لە خواری هەتا ژووری نە ئاو هەبوو بخۆین، نە دێخەوتنمان هەبوو، نە جێگای دانیشتنمان هەبوو، نە نان خواردنمان هەبوو، هەروە لە خۆمانەوە دەمردین، پارت پێمانەوە نایە بەرەوە بوون و دەمردین، ڕەزیل بووبووین، ئەسپێ لە چاو سەرمانی دابوو، ئەسپێ دەهاتە خوارە وەک لەسەر شارە مێلولەبی ئەو هاوایی ئەسپێ. چەند کەس لە خانەوادەکەی تۆ لەم پرۆسەیە لە ناوچوو؟ وەڵایە بەخۆمەوە حەوت کەس لە ناوچۆتین هەرهین ژن و منداڵ و کوڕخۆم، دوو برام براخوایە تۆ بە برایەکەم براژنێکم خەستۆکەی دایک براژنەکەم، لە دوای ئەوە خوشکەزام و خوارزام دا کەس لە ناوچووە، خاڕۆزا و خزمم 25 خاڕۆزا و خزم و کەسوکارم هەمووی لەم پرۆژەیە لە ناوچوو.